سڵاوتان لێبێ بەڕێزان هەمومان کاتێک کە بیر لە ئەو گەڕەکە کۆنەکەینەوە کە منداڵیمانی تیا بووە کۆمەڵی یادەوەری خۆش دێتە یادمان یاخود بیر لەو قوتابخانەیە ئەەکەینەوە کە کاتی خۆی سەرەتایی و ناوەندیمان تیا تێپەڕاندووە یادەوەریەکانی ئەوێمان دێتەوە یاد مامۆستا و قوتابیەکان هاوڕەکانمان دێتەوە یاد بەنامەی ئەمڕۆم زیاتر لەسەر یادەوەریە بە تایبەتی یادەوەریە کۆنەکان بزانین تا چەند چێژ بە مرۆڤ بەخشن و هەندێک یادەوەری خۆیان مامۆ باسکەنەوانی کە بەشداری بەرنامەکەکەین بزانین لە کاتی تەمەنی منداڵی لە قوتابخانەیە خود لە گەڕک چیان کردووە هەندێک یاری هەیە کە لە منداڵیە زۆر مەترسیدارە بەڵامان کردومانە ئێستا بیری لێکەینەوە ئەڵێن چۆن وێراومانە ئەو جۆرە یاریانە بکەین لەگەڵ مابن من بەشێک لە ئەو کەسانە وەرەگرم بزانین ئەڵێن چی ئێوەش بینەری وەڵامەکانیان یادەوەری منداڵی چی یادەوەری مناڵی ئێمە هەر ئەلم گوزەرەیە بووین هەر لە کارە زەوشکام نیا لەو بەرەوە نیا ئەلم سوچای مارکێتمانە بۆ کاتی کاتی گرانیەکە مارکێتمانەوە ئێمە لێرە ئیتر یادگارەکان بڵێم چییە خۆشیە و ناخۆش و کاتە گرام بە ئادەم بە عام خەڵک پای وەڵام بە حکمی ئێمە مارکێتمانە بووم دایم جلی جوانە چونکە مەکتەب و پارەمان پێ مارکێتان هەبوو ئەوە کێشەتان زۆر نەبوو ناوەڵا کێشەمان زۆر نەبوو لەگەڵم برایمەتی دوای کە ئەوە ڕووخام ئەم جادەیەک ساید بوو یەکسایی بوو تا شەستێکەش پردی کۆبانەوە تازەیە بەڵام لە چاو تەمەنی منیشە من خۆم هەر ناڵم بەڵامەوە ئەوەی کە بڵێن هەر لە کارێ زەوشکا بووینێ تەمەنت چەندە من نەشاوەشم این تقریبا 35 ساڵ 35 ساڵە بڵێن ئەوە نییە تا پیتر لە 5 ساڵی لە نەچوەتەمە لەگەڵم لەم سەرجادەی شەکەم ئەو کاتەلیا لە چ قوتابخانەیەکە خوێن قوتابخانەی یەکەم جار مامەیارە بوو ئێستا پێڵێم بێکەس بەڵێ دوای هاتمە ئامانج لە ئامانچە بۆ مەکتەبی هەڵوان حەزت لێ نییە سەردانی مامەیارە بکەیت تۆ قوتابخانە جارە چم پیایە هەر بیرەکەوێتەوە کاتێک وڵای کاتە چی میرەکەێتەوە کاتە لەگەڵ مامۆسایەکە لە مەکتەبی مامەیارە بوو خۆی نەقڵکرد بۆ مەکتەبی ئامانج لە خۆشەویستی و منیش خۆ نای مامۆساخیابان بوو لێرە ڕێز و سڵاومەیە بووی مامۆساخیابان ئێستا مدیری ڕەوزەی ئامانجە لە خۆشەویستی مامۆساکە خۆ نەقڵک بۆ مەکتەبەکە کرد بۆ مەکتەبی ئامانج ئای چۆن بەڵام ڕێسا ڕێ و سڵاومەیە جارجاریە بۆ لامان هەر نانەبا پەیوەندیتان بەڵێ بەڵێ برادرانەی مناڵی هەمویان لەگەڵ تا ماون یاخۆت هەرێکە و چۆتە گۆشەی هەمووی یەک برادرم لەگەڵەمای ناوی بڕیارە ئێستا لە ئەڵمانیایە چای ماچەکەم ئەگە ناوەکو برادر هەر لەگەڵم برایانە هەر لەگە براکانمان لێرە منە سەرم جادێ برا و باوکمەوە ئەڵێن هەندێک یادەوەری هەیە کاتی خۆی کە ڕووی داوە ناخۆش بوو بەڵام ئێستا بیری لێکەیتەوە هەست بە خۆشیێک ئەڵێ شتم بەسەر هاتوو ڕاستە بەڵام بینی مێ ئەو کاتە لێرە لە مەکتەبی هەڵام من خۆمان زیان بیری مێ ناسام حەفلە بوو خۆ پیشە هەمچی ڕامان کرد تر لە دوانان بەریان تێکدین تر کۆمەڵەش یادگاری خۆشەیە لە سەرم جادەیە ئەڵێن ئەوەی کە لە مەکتەبا بوو بێ ڕۆژە لە ڕۆژان بەسەر دیواری مەکتەبەکە ڕای کرد ئەنجاها قسەیت یانیەوە حتمان ئەوە لە سڵادان 50 داریش کردومە ئێستا هەمانە و غیرەتەی و کاتت هەیە ئاوا ڕابکەی بەس ناوەڵە کورە کاتم ناڵبووی بزێ بووی بەڵام بیرمێن لە مەکتەب ئیتر لە 3 سانەی بوو مامۆ ڕۆژێ خۆمەزێ تا 5 سانەوی 5 سانەی مامۆسا مدیرەکەمان هاوڕێ بوو مامۆسا هاوڕێ وتی ئەم جارە خۆ بچیتەوە ناڵم ئیمتیحانی 3 ساڵکەی لە 5 نەهێشت ئیمتیحانی 3 ساڵ مدیر و مامۆسا گیری خواردە بەدەست مدیرەکە وتی چوومە ئیمتیحانی 3 ساڵ نەهێشت وتی بەخوا ناڵم ئیمتیحانەکەی ئیتر ئەو ساڵە ڕاستە بوو جا وەختی خۆی کاڵەی کارێسە و زوو کانێکی کۆنی دیا بوو ئێستا تقریباً کراوە بە جادە بەڵام مەر هیچ داوام کانێکیان بر بۆ باخی سعیبەک ئێستا و کانێنەوە گزانە خەڵک لێ قاپیە شۆری ئاویێنە ئیتر کە تەڵی ئای چۆن لێ ئاو تێنە ئاو نەبوو کاتی گرانێک ئاو کەم بوو ئیتر لێ ئاو تێنە جلدە شۆری بیری مەدایکم نایەت بیزار شۆریمی ماڕەوە لەو کانیە کاتێک بەو گەڕەکە کۆنانە ئاڕۆیتەوە چیت بەبیرایەت کاتی خۆی قەدیم ئەوەی کە ئەوەی کە لەدایک بوو تایە مناڵیتی تیا بەسەر بۆ گەنجیتی تیا بووە کە پێاتیە پەڕێبی چیت بەبێژی خۆشەجاری وایە خەفەتیش دەخۆی خەفەتە خۆی بۆ کاتە ئای تەبانەی تۆ من ئێمە تەمەنمان ڕۆی کاکە ئەوێ مۆزۆکە زیاتر چ تەمەنێک یادەوەری چ تەمەنێتە خۆش بۆ بەلات
طبعا تەمەنی گەنجە هەموو کەسێ لە گەنجە تەمەنی خۆش پێشەوەی کە بچی بۆ عسکەری و ئەوانە تەکە عسکەری و کرد و ژیانی هاوسەرگیری و پێکەوە ناوی تر کە مناڵ بووتر خەفە زیاد بێت تەوانوانە برە باسی کاتی هاوسەرگیریت بکەین یادەوەریت بیرە چۆنین خێزانت داوا کرد بوو چۆن چوونە پێشەوە دوایەوەی چیەوە 20 ساڵمە پێ 30 ساڵمە پێشە ئەچنەوە بەو گەڕەکانەی کە کاتی خۆی ئاهەنگەکەتان تیا نەوەڵڵا ئێمە لێرە هەر لێرە لەم گەڕەکە ئاگماتیا کردووە لێرە ژم گواستەوە لەو ماڵاوینا لێرە بەڵێ ئەی منداڵی خۆت لە چ گەڕێکی مناڵی خۆم لە مەڵکەنی بووم من دایکیشم لە مەڵکەنی لە دایک بوو دایکشم لە ساڵ 1930 لە گەڕێکی مەڵکەنی لە پیرمەسوول لە دایک بوو ئێستا کە بەناو مەڵکەنیا گەڕێت بکەوێتە ئەوێ چیت زۆر خۆشە بەڕاستی زۆر خۆشە ینی من ئێستا ئەچم بەو ماڵی کە مڵی ماڵی باپیرەمی لێ بووە تەمان ئەمری خۆیان کردووەوانە مویان خۆش بیاخوان نەکەموانە بیا ڕم زۆرم پێ خۆشە سەی دەگاکەکەم سەی بڕواکە ئاوا سەی جاری وایە سەی ژە بمەژورە بزانم ئەو خۆی ماوە شوێنەکە ئارە وەڵڵای زۆر کە زاواتە خوازی ئەو شوێنە هەروەکو خۆی بمێنێتەوە دەستکاری بالفعل وایە بەڵام تۆ چیەکە یعنی ئەمە سونەتی دنیاە بێ کە ئەمری خوای کرد خانووکە خۆ بێ بە وەرزەکە وەرز بوو بە وەرزە خۆ دەزانێ بفروش دوایەوەی چوویتە مەکتەب لە چ مەکتەبێک خوێندن لەکوێ لەبێ من لە مەکتەبی سەرچنەڵ خوێندم بەڕاستی بەڵێ ئەبتیدایم لێوە تەواو کرد ناوەندی و ئەوانم لە وەتەن تەواو کرد مەکتەب ئەو کاتی لە سەرچنار بووی مامۆساکانت بیرە هاوڕێکانی ئەوێت بیرە بۆ نمونە چیتان کردو بەیەکەوە چوزانم زۆر جار مناڵ لەو تەمەنا شەڕەکە کێشە دروزەکە ڕەنگە پەنی گەورە بدە مناڵی ئەو کاتۆکو مناڵی ئێستان نەبوو حەز دەکەم بزانانی یعنی ئەگەر ئێمە شتێکمان بکردایە بات نایە بە باوکمیان بوتیان بە دایکمیان بوو شەو خۆمان لێ ناگە و کاکە بەسەرت هاتووە بەڵێ زۆر جار بەستاویشمەتەوە ئەو بۆی بزانی هەر بەستاومەتەوە لەسەرەوەی کە لەگەڵ مناڵە شەڕم کردو بۆی کردی کە شەڕ نەکەم بەڵێ ئەی خۆ شەڕ خۆسەری شیم نشکان بەرەوە دەمەقڕێ بوو تەواو بەڵام پێیان ناخۆش ئەی چۆن دایک و باوکو زۆریان پێ ناخۆش شەکردن نەبوو کاکە یعنی بە سەراحەت ئەو شەڕەی ئێستا و ئەم عازبوونی ئێستا هەر نەبوو ئەی مامۆساکانی ئەوێت کاتی خۆی کەسیان ماوە وەڵایی هەمویان ئەمنیان خوارد کردووە مامۆستا تاها بوو مامۆستا فاتح بووە هەمووی مدیری مەکتەبەکەمە هەمووی ئەمری خۆیان کرد بەڵێ پیرن ئەوان پیر بوون مامۆستا جەمال تایر بوو خوا عەفوی و تەبەن جەمال تایر ناسە مامۆستا ئەکرەمی ڕیاضە بوو ئەوانە هەموویان ئەمری خۆیان کە مامۆستا حەمەد سەعید بوو زۆر کەس دەڵێن کاتێک یادەوەری ئەو شتەکە ڕووەدا ئەگەر ناخۆشیش بێت دوای ئەو شتە ناخۆشە وەکو یادەوەریکی خۆشی لێدە ئینسان کە ئەڵێ فڵانشتم بەسەر هاتووە ئەمە لای تۆ جوایە یاخود هەر بە ناخۆشی جای بەجار خۆ پێکەنینی بۆ وەزەکەی هەنێش دێت تویکی لە کاڵفامی خۆتەیکێت تێگەی یعنی بەڕاستی ئەوەیە کە بیرەکەی تۆ شتێکی ناڵم قێزەوە بەڵام شتێکی ناخۆش بوو ینی زۆر جار هەندێک یاری هەیە لە تەمەنی مناڵەکەی مەترسی گەورەی تایە بەس ئێستا بیریەکەی تۆڵی چۆن وەرامەوە لوچێن ئێستا من لە گەڕێکی خۆمانە مناڵەوتکە لوچێنە بکە ئەڵێ لای بکاکە کاتی خۆی بکردومە ئاینە بە چێل و بەردی ناوە ئەو بەردە ئەگەدە و چێل و شتە لەوێ تێگەی ئەگەر بەرز قاچێکی کەوتا لەوانە قاچی پشکان بیرمە کە لە مەکتەب لە ابتیدایی بەرە بووین سەرەتایی بەسەر دیواری مەکتەبەکانە ڕامانە قوربان زۆر سەدکەرەت ئێستا بیرەکەمە چۆنی ێراومانە شتە ئەو قوتابخانەی سەرچاری بیدایی ئێستاش قادرمەکانی ماوە تقریبا 50 قادر مابێ زۆر بینە لێو بڕواکە چوا قادرمە سێ قادرمە بازمان کە بەرە بووین خۆش بوو ئەگەر شتێکە بووە یەکسەر ینی ئەو کاتەرە وەڵا شتێک خۆی تر نابوو تر خی گەورە خی گەورە یادەوەری مناڵیت لە مەڵکەنی وڵی نازانم زۆر شتم بیرە لە چ مەکتەبێکە مەکتەبی مەڵکەنی بوو مەکتەبی مەڵکەیم تەواو کردووەوەی ئیسەش هەرماوەتەوە دیوارەکانی بەردە قەت ناچیت بەلایەوە مەکتەبابی با من چەند سالم پێشەوە ڕۆشتم هەندێک شتم بیرکەوە تۆ بۆ برادێک گێڕاوی کرد بە گریان بە ذاتی خوا هەرە وەڵا ئەو کاتە لەو مەکتەبە بوون مامۆساکانت هاوڕێکانت بیر باسی یادەوەریەکانی ئەو کاتە یادەوەری بەڵێ وایە ناڵم بۆ برادێکم گێڕاوی دەست کرد بە گریان لای سێ بوتم وا ئەزانم تقریبا ئەو دقیقە بۆم گێڕاوی جگەی 6 ساڵ لەوە پێش بوو 6 تقریبا 6 ساڵ ئەو دقەیە سەرم شکالە بەر مەکتەبەکەیە ئەم زانیم دقەیە دەست کرد بەگرێ باشە ئەڵێن زۆر کەس لە تەمەنی مناڵیە یاخود لە مەکتەبە هەندێک یاری و شتەکە کە زۆر خەتەرە زۆر مەترسیە بۆ ژیانی بەس لەبەرەوەی مناڵەگوێی پێ نادەن
خۆی وایە وڵا بیرتە لەو یاریانەی و کاتە چیتانە وڵی ئەوەی کە من کردومە هەروچێن بوو مزراحێن بوو موشێن وا بڵێن هەڵماتێن یەکەو گۆتەکە نادەم کوڕش زۆر بوو تەمە زۆر چاوی سەیە زۆر ئەو کاتە یاریەکان عملی بوو سا بۆتە ئەلکترۆنی جوڵای سامووی مناڵ دانیشت و گەورە بچووکە نەکە مناڵ هەمووی هەروواکە زۆر کەس ئەڵێ لە مناڵی ئاگەریادەوەری ناخۆشیش بەسەر هات بێسە کە گەڕیتەوە چێژی لێبینی ئەڵێ ئەو شتانە ئەو یادیۆ لە مشتیسان نارەمێنێتەوە خۆشە ناڵم زۆر شتای لە مەڵکەناکە من زۆر جاالەوە ڕۆم تۆزێ سەیری دار و بەرد دیوارەکانەکەم هێنی دەبوو شەمشەمە کوێرە ناویتیان تەرابابی لە زۆر باش میێوانانی قریشکوڕیان بۆ هاتنەوە هیچی نەماوە ئەو تەیران قوربان ماون بە زۆر کە من زۆر کە من تەمەن چەند بۆ کات 53 بوو هەر لێرە بوو هەر لێرە بوون خەت ئەچیتەوە بۆ گەڕەکە کۆنانی خۆتان هەرم کۆنەی هەر ئێرەیە هەر ئێرێ نەوەڵا ناچمەوە بۆی شوێنی ناوسەکانتان ماونەوانی خەدیم نەوەڵای چێن نەماوە نەمە تۆ خۆش کەسیان نبینیتەوە بۆ منەوانی کە خەدیم بەیەکەوە نەوەڵا نبینم بە قوربانە چیت بیرە لە شتانی ئەو کاتە کە بە بیرەوەری خۆت ئێستا کاکە شتی لە فکر ماوە بیر نەماوە نەبخوە من خۆم شەکرمە زەختمە نەخۆشی دڵمە فکری هیچ منیە باشە دەڵێن ئەو کاتە دراوسەکان بەیەکەوە زۆر بینیان خۆش بووە زۆر بەیەکەوەڵە ئەو وەختە کاسە دراوسێتی هەبوو دراوسێتی خۆش بوو کاسە دراوسێتی چییە؟ خوارد نوشتمان بۆ یەکتریە برد زۆر خۆش بوو ژیانی وەختە چیت بردووە و چی دێناوەتەوە؟ ئەوە کە بریز مالیانە نەکردن ماسێکمان بکردانە شتێکمان پرتا ئەمان برد بۆ یەکتری بەیەکەوە ئەچوون بۆ دەرەوە بۆ سەیران و شتان نەوەڵە ئەوە ناچوین ناوەڵڵە برای باوکم کێت بیرە لە شتانی ئەو کات گیان لەگەڵ دراوسەکانتانە چیت بیرە بەیەکەوە؟ وڵای تر هەروانەیە تە هیچ ڕەفیقەکانی کاتی گەنجی خۆتە کەس بیرە؟ نەوەڵڵا کەسم بیر نییە نەوەڵا کەسم بیر نەماوە کێ ئێستاشتی فکر ماوە ئەو کاتە خۆش بوو یاستە وەڵا ئەو کاتە ئەو کاتە ژیان خۆش بوو کاکە خۆشی چ بوو؟ ئەی خۆش بوو ئەوم گرانی و مریانێ نەبوو ئەم بەزم و ڕەزمە نەبوو ئەم بێکارەبایە نەبوو ئەو ژیانە خۆش کاتە کارەبا هەبوو کارەبا هەبوو ئاو هەبوو هەموو شتێکە بوو ئەو کاتە مەزبوط بەوە مشتێک مان ئێستا کوا ئێستا هەز خۆشێکی تیانی کاکە ئەی کوا خۆشەکەی کامەیە تۆ پێ خۆشەم ژیانە من ئەو کاتە ئێوەم نەبینی وەڵای مە ئەو کاتە خۆش بوو برای باوکم ماڵمان سەر و کارێزەکەەوە بووە بیرە لەو کاتە لە مناڵ ئەم کارەزۆشکەمەرەوە بوو کە هاتو شوێ مەکتەبمان کردووە ڕۆژشوین و هاتوین و مامەساکان مامەسا قادری ژاژڵێ بۆ مامەسا عومەر پێنجوێنی بووە تا ئێستاش کەیان بینم وەک باپیرەشی خۆم بینمەوە نە احترام لێگرمێکیان پارکۆچی دوایی کردو مامەساقار ئێستا شوێ بۆ لەم شتم لێ کڕێەوە بینی تۆ ئەو ڕەفیق و مامۆسایانی جاران ئەوە ڕەفیق و مامەسا و ئەوانە وەکو برا و خوشک و مام و خاڵ و باپیر وانیەوە نەخۆشەویستن لام ینی دراوسەکان مێساکەیان بینم لەم ڕۆژانەیە دانێکیان کۆشی دوای تاوا پێم ناخۆش بۆ باوکێکی خۆم ئەو دراوسیانی ئەو کاتتان ئەو دراوسیانی خەدیمتان لەو گەڕەکە کۆنەکان پەیوەندی تا ماوە بێتەوە پەیوەندی زۆر پتە و یعنی کە یەکتر دەبینەوە کەس و کارێک نزیکی یەکتر هە زۆر نزیک ئاجا کارە زۆرش شوێنێکی کۆمەڵایەتیە نەخۆش و سەریەش و پرسە شتمانەمووی بێکەوە ینی ئەوەنە هاوکاریەکی نەوشتانە مەکتەب تا چەند ڕۆیشتی تا شەشی دیدایی ئەو 6 ساڵی ابتیدایی لێک مەکتەب بووی بەڵێ مەکتەبی هونەر ئەو کوڕە لەگەڵیەوە بوو کە باسی کرد یا خۆ ڕەفیقەکانی تۆ جیاواز ڕەفیقانی من جیاواز بوو کاتەکەم جیاواز بوو ماڵیشمان لە مەحەلێکی ئەو کاتەمەوە باس کرد لە تەمەنی ابتیدایی کرد بێتان وڵای چوینە وڵی بەعام خۆش و ناخۆشی تیا ژیان بەس ئەوەیە یعنی وەکو مناڵێکی عجوول نەبووم زۆر زیرەکیش بوو مامەساگان زیرەک بوو زۆر زیرەک بوو تەلەبەی زیرەک ئەگەر ڕۆژە لە ڕۆژان مامەسالی تووڕە بوو بێ لە دڵی دەرناچێت یان بۆ نشتێکی پێگرت بێت چون کە بەسەری مەسام نەبووە لەم تووڕە بێ هەستی پێ ناکەم هەتا فەڕاشیش لەم تووڕن و احترام نێگرتون و احترامیان نێگرتوین ڕۆژانە سعی خۆتە باش بوو هەر کەسابەتیشم کردووە لە بەدەمە مزگەوتە و کاتە پێڵاوشتمان بۆ یاغ سنوقمانە یا گوڵە بە ڕۆژەمانە فرۆشت مەکتەبیشمانە کرد و باشش بوو ئەوەی کە باسەکری ئەڵێ نەو کاتە لە مەکتەب خواردنوشتیشان پێداوین من 2 ساڵم خوێن لە مەکتەبی چەمی ڕێزان بووین ئێمە لای ماڵی باپیرم بووم
دایکم ئەمری خۆی گەبر 2 ساڵ ئەو 2 ساڵە لە مەکتەبی چەمی ڕەزانە دەی قۆژە بڵاغ بووین شتیان نەداینێ بەس ئەو 2 ساڵی وێمان نەخستە سەرێرە وەختی خۆی چیان پێدان وەڵی هێلکە و پەنیر و خورما و ئەم شتانە شیر و خواردنیشان پێدان ینی نەبوو ئەوانە هەبوو بە حازری مامۆساگای یانەوەی بۆ ماڵەچکەوە مەکتەبێکی دەرەوەیش لە ماڵەوەتان خوارد ئامان بردە بۆ ماڵەوە ینی جارێکە هێلکەکە تەبەقێکیان نایتێ لە جیادیەوەی لە مەکتەب بۆ بقڵێنن ئامێت بێن بێرە ماڵە شیرە تەلەبەیەکە بێ بە باوەش تەبەقێ ئەو کاتەوا بوو ینی ئێم مەکتەبی دەرەوەی این بوو لادێ بوو گوند بوو ئەیانانەوەمان بردە ماڵەوە ساڵێک ئاوا بەردەوام بوو باش بووە لە مەکتەبی چەمی ڕێزام بوو خۆش بوو خراپ نەبوو پۆلی یەکی دایم لێ بوو بەس دوای کاتینەوەوان ئێرە خۆمان کەشف نەگە بڵێن نوێ لە مەکتەبیانە لێرە چوونە سنفی یەک خەڵک ساڵە درێوە ڕۆژ هایتەوە بۆ لێرە وەک بەقە مامۆساکمە زاریە کاتە دەوری ئەو کاتە تۆ تا شەشی 2 ساڵ ڕۆژت بوویت تۆ تا شەشیتی دای بخوێنە فێری حرفەکان و کە فێری حرفەکان و فێری نووسی نەبووی کە فێری نووسین بووی تا تۆ خوێنەواری پول بوو ئێستاژ الحەمدو سەنا بۆخوا شتی پێ نووسم وەسڵ بۆ خەڵگەکەم بوو ئیشکی ڕۆژانەی خۆی پێ بەڕێیەکەم لە مەکتەبە ئاڵێن کاتی خۆی مناڵ لە بەروی ئەخری زۆر بە شت ناشکی هەندی یاری کردو زۆر مەترسیت بوو بەڵام گوێ لێ نەبووە کاتی یاری و کاتە چی بوو بەدەینە هەلوگەن و پەتپەتێن و فڕیوە و خۆ هەڵان و تۆپتۆپێنم شتانە بووە بەسەر دیواری مەکتەبە ڕات نەکردووە وەک ڕاکردنە قەل لە مەکتەب نەترسام لە مەکتەب نەترسام چکە زیرەک بوو هەر پێم خۆشیش بووە چ شتێکی مەکتەبی هونەرت بیرت ناسیەخەن وڵی مەکتەبی هونەری ساانی ئەوەم پێ خۆش بۆ لەم ماوەیە ماڵم لێرە نەما بوو هاتمە کارەجۆش مناڵێکی خۆم برد مامۆساکە وتی وەری ناگرم کە چوم بۆ لای مامۆساژی زۆر بەڕێز دوایی پێم وتم من تەلەبەی مەکتەبە بووم لێرە موتێک مۆزاگەم تێگەیانوتی بەسەر چاو ینی بە خۆشحاڵیشە وەریگرت قەدریە و کاتە ئەرە وڵا بە خۆشحاڵی وەریگرت وتم خۆم تەلەبەی مەکتەبە بووم وەکو ڕەگەشم لێرە بێت سێ مناڵم وە لا دێبووینی ئەڵڵا باشە ینی لە تەمەنی مناڵی تاوەکو و ژنهێنانیش هەر لە لادێگە لەگەڵ چی شێکتان نەکرە و کاتە ینی کاتی مناڵی خۆتە بیر بێ ئیشی ناڕەحەتیان پێ نەکردن تاژێکە بەدەست خۆمان بوو کاروانمان نەکرد شارمانەکرد لە هادین شار لە هادی کاروان لەوێ حیوەنداریمان نەکرد مڵێکمان بەخێوە کرد سماق ڕاز بەرپاشمان لێ کرد بەخێمان کرد ئەو ڕەفیقانی کاتی مناڵیت بەیەکەوە شەڕشتان نەکرد بێت ئەی چۆن ئارە وەڵڵا لێدان خواردوای لێدان کردوون وەڵڵاهی ڕێکی ئێستاس ماوە تۆزە لێی داین لێی داین کوڕەژی ئامەزانکوتی ئاڕەحمان بۆ بێنێ بۆ قەراغ دێی تۆزە ئەو لەو باڵاتر بوو بۆ تۆڵەکردنەوە بۆ تۆڵەکردنەوە منیش لەگەڵی چۆن هاوردی چۆن ڕازی کە کەبی بی بۆ خۆی وتم با بڕێین بۆ لای ئەو ڕێزەی بۆ لای ئەو مڕکەی با بڕێن ئەوکتی پێی خۆش بوو باسی پلانتان بەدانە ئارە وەڵڵا وڵا گەچوین کوڕەکە لێ بۆ ئەوەی خزمەکەمان ئارە وەڵا کەوتە سەری نەختێ لی دا تۆ ئەلمانە داوەت منیش بە دۆم حەقەکەی لێ سندم ئارێ وەڵڵا ئاوایی وشە نەخۆربام نەخەتی نمنێ ئەتی نمنێەوە باشە مەکتەبت خوێندووە هیچ نەوەڵڵا هەر نەچیتە مەکتەب نەفە خیر بووم شوانی دێ بووین و کرێکاریمان کردو ئەوانە ئەینیەوە من نەبوو مەکتەب کاتە بەچ کرێکاری وشت چۆن بوو چەندێکەتان کرد چەند سەعاتی شەکەتان کرد کوڕە هەر لە بەن تاوارە ب 75 فلسیشان پێکردین 75 ئارێ وەخۆ چی ئەکرد ئەم 75 فلسە چ شتێکی بۆ کردی لە بازار جاسی بکردا وەڵا داتینە شارە جاری وا بوو دووسێ دینامان دێنە دەماندە بەشت و دەمان بدەوە دەماندە ئەو 75 فلسە ئەوەندە شتیە کرد دیوارەبی بیتەوە ناهەوت بە ڕۆژێک نات سەلام بەخێر بینێکیشمانەکرد ئەنجا دەهاتین ئەیمێ بۆشە ترش و مێشمان خدێن دەمافرشت و زۆر کەس کە باسی مناڵی خۆیەکە ئەڵێ هەنێ یاری وشتمان کردووە کاتی مناڵی ئەوەنە خەتەر بۆ ئیسە بیری لەکەم و چۆن توانیمانەوە جۆرە یاریانە بکەین ئەوە هەر هەبوو دەزانی چی ئێمە پێڵێن قەڵایەن لە نێو دێ کۆ دەبووینەوە گەنج وشتیوە شەوانە چاوی چشمە دەکردەوە هەر ئەوە تاکو 3000 جاران ئەنجا ماگە خاگوێ هادەوە هات دوای دەڕۆژین دەماندیەوە جاریوە بوو نەماندە دێوە دەهاتەوە قۆناقی ئەو یعنی ئەو شوێنێکنمان دەگەین باشە قەت ناچیتەوە بۆ گوندەی خۆتانە و وەنتیخی خۆتان تەماشە بکەی ئەو شوێنانە یاریتیا کردووە شەڕتان تیا کردووە لەگەڵ ئەو
ناچینەوە بۆیە ناچینەوە مڕ کوشتم هیچ نمی لەگەڵا بچمە چکم ئەنجا کوڕش یامەزەمێ دێچینەوە لەوێ هەروە تۆزە ئیش شتی دەکەین و تەوا وازی لێ فقەکانی مناڵیت ئەو کوڕی ئامۆزاد ئەو کوڕی ئامۆزاد ماوە ناوەڵا خوا عافیان کە ڕەفیق خۆم ئللا ئەوەی گەل لێدانەکەی لێمەدا تۆجی لێدان و لیاندایەوە ئەو ماوە ئەو ماوە ئێستا ڕەفیقایەتیەکەکەت ئارێ وەڵڵا ئەو مامۆستایە هەموو ڕۆژێ دەمبینە مامە ڕەحمەت چۆنی مام هات چۆنی نیسا بەینتان باشە لە خوا بە زیادێ خەڵقی دیەکی بووین دراوە سێ بووین شەرمان ببوو هین نەبوو ئەو کاتتان خۆش بووە ئارێ وەڵڵا خۆشتر بوو لە ئێستا زۆر زۆر ئەو وەختە خەڵق فەقیر بوو خەڵق ئەوەی نەبوو بڵێ ئەمە ئەو لە من دەوڵەمەندترە و ئەو لە من ئارە وەڵڵا هار بوو فەقیر بوو هەیە قیر و دەوڵەمەندی هەبوو فەقیر و دەوڵەمەندی ئەو وەختە شەرە بوو ئیوە هابوو مەڕدار و شت بوو دەوڵەمەند بوو ئیوە هابوو مەقسەد بەزەڵێن ئەو کاتە دەوڵەمەنج بوو بێ خۆی لەگەڵ فەقیرەکە جیان نەکردوەوە هەر بەیەکەوە ژیاوە هیچ نەبوو ئەو یەزێ نەبوو. دەمێکە لێرەی ئێمە تقریبا من مناڵیم هەر لێرە بووە بەڵام شوێنی ترمان کردو بەس هەر هاتوینەتەوە ئێرە لە چ مەکتەبێک منداڵیت مەکتەبی هونەر یەک و دوم لە مەکتەبی هونەر بووە ئێتر دواوە چوینەوە بۆ لادێ ماڵمان چۆ بۆ لادێ لێش 2 ساڵێک 3 ساڵێکم خوێن من تا 5 بخوێن زۆرم نەخوێنەوە. چیت بیرە لە یادەوەریەکانی ئەو کاتەی منداڵیت لە مەکتەب؟ خۆشترین شتی ئەو کاتەی مەکتەب خواردن پێشکەشەکرا لە پۆلی 1 و 2 خۆشترین شتی ئەو کاتە بیرم بێ ئەوە چکە خواردنیان پێدان لە مەکتەب کاتە خەڵک فەقیر بوو ئەو خواردنە زۆر خۆش بوو کاتە هاوکارێکی زۆر باش بوو بۆ خەڵکییان پێدان لە قوتابخانە شلە و برنج بوو بەس ئیتر شیریشی تیا بوو خۆشی و شیرە خاب و کەوشکەکانتان دیاریکرا بۆ هەریکی خۆی یان لەگەڵ خۆتانتان برمە مەکتەب خۆمانەمان برد جانتای هەموو کەسێک خاب و کەوچی خۆی دەم خۆش قاپێکمانە برد برنجەکەی بۆ تێگردین شلەکەشی وەگرین بەسەرا بەس زۆربەی شلەکە فاسۆلیا و نۆکاو بوو شیریشی لەگەڵ هەموو ڕۆژ شیرە بوو حەز لە شیرەکە بوو زۆر ئێستاش تا حەزم لێ زۆر باشە ئەڵێن ئینسان لە تەمەنی مناڵەیە هەندێک یادەوەری هەیە خۆشە کە باسیەکە هەندێک شتەیە هەندێک یاری مەترسیدار هەیە کردوویەتی ئێستا بیری لێ کاتەوە ئەڵێ چۆن توانین ئەم جۆرە یاریانە یەکێک لەوانە ئەڵێن بەسەر دیواری مەکتەبە ئەو دیوارانە ڕامان کردو بە خێرایی من تەلەبەیەکی زۆر فەقیر بوو ینی ئەوەم نەبوو بەسەر دیوارە بڕۆم و یان بەسەر بەس من خۆم حەزم لە یاری دوو گۆڵی بوو لە مناڵیەوە لە کۆڵانە ئەمان کرد لە ساحی مەکتەبێک شەکەمە گۆڵەکانتان چۆن دروستن بەبرد بوو یان بە پێڵاو بوو بە نەعلەکانی خۆمان بوو تۆپمان بە پەڕۆ دروستە کرد کاتە نەبوو خەڵک نەی بوو ئێتر دو ئەوە تۆپی چوبلێزادا تۆپێکە بوو پیانە و چوبلێزە ئێساش هەیە بە زۆر قورس بوو چۆن لەگەڵەوە مناڵانەی گەڕەکە یەکتانە کرد چونکە بە حکمیەوەی هەمومان لە کۆڵانەکە یابووین برادەبین ئەو کاتە مناڵی ئەو کاتەوەکو ئێستا نەبوون تەنانەت ئێمە ئەو کاتە تەنانەت باوکم مام نانێش بینە دەرەوە زۆر کەم ینی فرسەتمانێ ناکە هاتینە دەرەوە بڵێن ئەوان لە ماڵ نەبوون ئیتر کۆبوون و لەگەڵ مناڵی گەڕک سەجار تۆپمان بە پەڕۆ دروستە کرد دیاریمان پێگرت ینی هەستەکەم زۆر لە ئێستا خۆشتر بوو کەم هەموو شتەش هەیە و ئەم هەموو تەکنۆلۆژیا پێش کەوتووە بەس هەر ئەو کاتە خۆشتر ئێستا بەلای مەکتەبی هونەرا بڕۆی تاموچێژی لێ زۆر ئێستاش هەر تقریبا وەکو خۆی ماوە ینی زۆربەی شتەکانی حەوشەکەی زۆربەی شتەکانی وەکو خۆیەتی تەنانەت ئەم شوقانە زۆر کۆنا ئێستاش کە بەناو شوقەکانە ئاڕۆم چکە من بە مناڵی لێرە ئیشم زۆر کردووە سەمن فرۆشی چلورە فرۆشی بە کۆڵانەکانە ئێستاش بە زۆربەی شوێنەکانە ئاڕۆم وەکو خۆی ماوە یعنی ئەوەستم سەیری یەکەم و کێشی لێوەرەگرم زۆر موفق بی سلامی بخیر بن سر خواب خیر بن سر چاو خواب خیر بن منداڵی خۆت هەر لە منتیقەیە بۆ یاخۆ لە شوێنی دیکە بوو نەوەڵام من لە شوێنتر بوو لەکوێ بوو کاتی خۆی من هەر لەم کارە زەوشکە لەدایک بووم بەزەوەی 2-3 ساڵی کەم لێرە بووین
ماڵمان چوو بۆی ماڵمان چۆ بە زەرگەتی کۆن قوتابخانە و با بڵین کاتی منداڵی خۆتی بیرە لێرە لێرە نەوەڵە من لێرە نەمخوێنەوە هەر لەو بەستم ئەوێ ئەو شوێنێک کە دوای باڵە چیت بیرە لەو کشتانەی و کاتە منداڵی کردبێتان لە قوتابخانە وەڵای ئەو کاتە یەک بیرمە یەکەم ڕۆژی مەکتەبمان وان تەلەبەی سەرەتایی تو بیرمە مامۆساگا دەژوورەوە یەکەم قسە و قسەی گەروتینە وتی ئەگەرەتانەی وەکو مندانتان جوان بێ هەموو ڕۆژە دانتان بشۆنەوە قسەم قەت بیر ناچێتەوە بیرم ناچێتەوە ئێستا ینی ئەو ئامۆژگارەی مامۆسا یەکسەر چۆ گوێتەوە ئێستاژە لە بیرم ماوە خەر لە بیرم ناچێتەوە ئەو یاریانی لە منداڵەیە کرێ هەندە جارڵێن مەترسیداریش بۆ بەڵام منداڵ گوێ لێ نییە ڕاستەکەی وڵای بۆ نم نەوشتانێک کامان کرد لەسەر جادەکاتێککە دوگۆڵیمانە کرد پێڵامان لە پێ ناکرد بە پیپەت یاریمانە پەتی بەسەر جادەکە ئێستا کە بیری لێکەیتەوەڵی غیرەتێکمە بۆم کردووە چۆن شوشەیە شتێوە قاسمان نەچووە چۆن بەرگەی گرتووە یان بۆمە لە خانوویەکەی کەل بواە لە شوێنێکی بەرزەوە خۆمان فڕای خوارەوە سەر لە موشت ئەنی شتانە کە بیری لێکەی دەڵەوە کاتە زۆر بەغیرە بەسەر ئاین کردووە بە خۆداڵدەم کردو ئەم بۆمە خانوویەکەی کەل بۆ لە موشتیان داناوە لەسەر بانەکە و خۆمان فڕایەوە دەسەر لمەکە یانی ئەو شتانە وێریەوە بکەیت ئێستا نەرمەوەگەم یانی ئێستا بیری لێکەی تۆڵێ و کاتە زۆر بەغیرەت بوو وەنیە تەمەند درێژ بێ زۆر جارەڵێن ئەگەر شتی ناخۆشیش بەسەرا بێ بۆکو یادگاری گەڕیتەوە هەر چێژی لێگەڵی من چۆنە شتم کرد ڕاستەکە وڵی سەردەمی بەتایبە سەردەمی مەکتەب ئانی سەردەمێکە کە مەکتەبە تێپەڕانی تر ئەنجازین تام چێژی ژیان کۆتایی بیاتەوە سەردەمی مەکتەب سەردەمێکی زۆر خۆشە تەمەنی یانی مەکتەبی سەرەتایی و ناوەندی ڕاستەکەی بەتایبەت مەکتەبی سەرەتایی و هەر مەکتەب و 12 ساڵی بەعام هەر خۆشە بەس کە و 12 ساڵە تاواکەی تر ژیان قورسە بێە ئەدی ناڕەحەت دەکەی هەرکو بەرپرسیاری دێتە سەرشان بەرپرسیاری دێتە سەر شان شتەکان قورسە بێ لەسەر هەر لەم مەتیخاژی یاون یاخود لە گەڕێکی کە بوون کاتی خۆی تەمەنی منداڵی هەر لێرە بوو بەڵێ لە چ مەکتەبێکە خوێن لە بڵێ سەرەتایی و ناوەندی سەرەتایی هەتا سێ لە مەکتەبی هونەر بووین دوایی هاتی نازمەر تیرە چوونە ناوەندی وازمێنە باشە ئێستا کە بەلای مەکتەبی هونەر و با بڵێن ئەواندا دەڕۆی یادەوەرەکانی ئەو کاتت بیرەکە لەو تەمەنا بوو بەڵێ ئەرەوەڵا مامۆساکانە بێنێ کاتێکی خۆش بوو کێت زۆر بەبیرایەت کاتێ مەکتەبی هونەر و قادرمە و دیوار و شتەکانی دەبین وەڵای مەکتەبی ئەزمەرم زۆر بەبیرە چونکە لە دوای سێوە چوومە ئەوێ هەتا شەش ئیترێ مامۆساکانەوە مامۆسا حەمیدوان مدیر بوو بەڵێ مامۆسایەکی زۆر باش بوو ئەو کاتە جیاواز لە ئێستا هەر مناڵی لاری بکردایان سای نەکردا تۆزێکیان لێدا بەڵێ ئەو کاتە باوکمانە بە مامۆسایان و گۆشتەکەی بۆیە و ئێسخانەکەی بوو ئەمە گۆشتەکە نەبوو خۆی تەلەبەکە خۆی پێی ناخۆش بکەوانەوە بالا ئەرەوەڵا ئێمە پێمان ناخۆش خێر بووە بەزی ترە و کاتە کاکە ڕێزە بوو بەخوا مامۆستا دەبینی چەند مەترێ بوو چەند کیلۆمەترێ بوو بینیان ڕادەکردی ینی لە دەرەوەی مەکتەب حەزەریەوە تەکرە بوو نەوەک مامۆسان بینێ بڵێ سعی ناکەیت و سبەینێ شتێکت لێ بکە وەڵا بە تاچیت ئەرەوەڵا زۆر جار ئەڵێن یادەوەری مناڵی ئەگەر ناخۆشیش بوو بە سەراتە بێ کە دوای گێڕیتەوە چێژی لێ بەڵێ ئەرەوەڵا ناخۆشی بەسەراتوە لە مەکتەب ئارەوەڵا ناخۆشمان بەسەراتەوە شتێکە بیرە مانی خوشت ئێستا چێژی لێ بینی حەزکەی جارێکی ترە شتە بکەیتەوە شتێکی خۆش مامۆسایەکمان نەبوو مامۆسا مەحەمەیان پێ و مەلا مەحەمەیان پێ و لە مەکتەبی هونەر بوو مامۆسای وەرزش بوو کای بردینە دەرەوەی تر شەکلەمە و شێری نوشتی بۆ هەموو تەلەبەکان نەکڕی بۆ هەمووی بەڵێ ئارەوەڵا ئەو مامۆستایە ماوە وەڵی نازانم حەزەکەی بیبینیتەوە جارێ ئارەوەڵا بەس لەوا چێ ببین مۆ نەیناسمەوە ناوەڵا ئەی و برادرانەی و کاتت ماوە لە مەکتەبەیە بوو وەڵی بەڵێ وەزبێشان هەر لێرن لە کار زەوشکن هێتر هەیە ڕۆژەوە بۆ ئەوروپا سوتفەت نەکردووە لە بازار لە شوێنێک هەندێک لەوانە ببینیتەوە کەس لای دەمێکە نەتبینیوە با سوتفەم کردووە بەرەوەڵا حەزەکەی لەگەڵیان جارێکی دانیشتەوە بە تاچی دارەوەڵا هیوادارم هەر لە ساغبی
ئەو یادگارانیش کە هەتا میشە ئینسان چێژی لێ بینێ ئەگەر بە یەکۆ بینێ. بەتەشی دەرەوەڵا هەر زروفی و کاتەش لەگەڵ لە سیا زۆری فەرە بوو زۆر. ئێوەک منداڵیتان لە چ گەڕێکێک بوو؟ وڵا هەر لە کارە زوشکیا چیت بیرە لەو کشتانەی و کاتە لەو گەڕەکانە بۆ من لە چ مەکتێبەکە بخۆن؟ مەکتەبی هونەر. ئێستا چی بەلای بەرەو شوێنی بڵێ مەکتەبی هونەر هەی بینیتەوە چیت بەبیرایە؟ وەڵاهی مەکتەبی هونەر وەکو مەکتەبی هونەر نبینەوە بەس ئەو ڕەفیقانەی مناڵیم کە هێن بووێرە ئیتر باسی ئەو یادگارە ناکات. بەڵێ ئەرە وەڵا برادەرانت بیرە؟ هەمیانم بیرە بڵێ. ئەی مامۆستاکانی مەکتەبی هونەر؟ مامۆستاکانی یەکە بێکە بیر بە. تا چەند ڕۆیشتی مەکتەبەکە؟ وەڵاهی ئێمە تا 6 ڕۆژین کاتی حکومەت بوو ساڵی 91 بوو ئیتیفاقە کرا وازمان هێنا. لە دوای پۆلیش؟ بەڵێ. باشە. ئەو پۆلانە چ پۆلێکیان زۆر خۆش بوو بەلاتەوە مامۆساکان بۆ نمونە بەبیرت بێت؟ وەڵاهی پۆلەکان هەمووی خۆش بوو هەر لە یەکەوە هەتا 6 خۆش بوو بەڕاستی. مناڵێکی چۆن بووی ئەو کاتە؟ فەقیر بووی؟ وەڵاهی نەکبەتی تیا بوو فەقیری تیا بوو تر خۆت لە کامیان بووی؟ ئێستا ئەوانەی کە بخۆیان من ببینین دەڵێ بەراڕۆ ئەمە نەکبەت بووە تۆزە نەکبەت خۆ دانی پیانێکە نەکبەت. ئارە وەڵا چیتە کرێکێک لەو شتانەمە باسکە کە وەڵاهی جا نەکبەتی چیمانە؟ هەنێ مناڵ ژیری خوارد بێ بەدەستەوە. نەکبەتی چیمانەکرد مەسەلەن بۆ نمونە جاری و نەکبەتیمانەکرد مامۆسای وت بڕ بۆ لای مدیر پێ بڵێ فڵاشم کردووە ئاڕۆژم بۆ لای مدیر وت زەحمەت نەبێ وەڵام مامۆسا هاتووم بۆ 2 دەباشیر. یعنی ئەو بۆیە ناردی پەرێکت داوە ئەچی دەباشیری دێ؟ ئارە وەڵا. قەت پێیان نەزانیدەوە؟ وەڵی جارێک 2 جار پێیان زانیم بەڵام هیچی وان نەبوو. لیان نەدا؟ وەڵی لیان خواردمە بەرەڵا لێمە خواردووە لیان بەسەری پەنجە. بەزەکان چۆن بوو؟ ئێستا لیان نەماوە ئێستا مامۆسا نارێ لە تەلە بۆشتی وابە. زۆر جارەیان و کە بەڕاستیش لیانەدا باید لە پشتی دەستیان بدایتە. مامۆسامان هەبوو یعنی خاڵنی حکومەتی باسی هەڵگرتە بوو ئەم پەنجانەی نییە ها قەڵەم زۆر ئازاری هەبوو. بەڵێ ئاوە قەڵەم یەخسەبەینی پەنجە خێسەبەینی ئەمانە ئاوە ڕایە گوشیت لەوە ناخۆشتر نەبوو ئێستا لیان نەماوە. باشە بەس من شتێکی دیکەم بیرە هەندێک کوڕی تیا بوو لە مەکتەب ئەوەندان لێدان خواردوم یانەوە خۆشە بۆ هیچ کێشەی نەبوو دەستی وا لێ کرد. ئەوەش هەبوو وەڵای ئێمە زۆر دەلاسی لەو جۆرانە نەبووی. وەڵام من معدل جیفانم پڕ بوو لەبەر دالاسی گشتیوە جیفانم پڕ بوو لەبەر بۆ دالاسیک و چۆلەکە. ئارەوەڵا لە ئەم هاوکاری پشتەوە ئەو کاتە ماڵی لێ نەبوو هیچ ماڵوشتی لێ نەبوو لە هاوکاری بۆ پشتەوە پشتی شخصیەکە با بڵین کەسی لێ نەبوو ئیتر ئەڕۆژین بۆ ڕیشۆڵە و چواری کوشتنەوە شتانە. باشە مامۆسا قەت بە نەحەق لێی داوی یا هەمیشە لەسەر حەق بوو؟ والله طبعا مامۆسا معادە سەر حەق بووە بە نەحەقی نەبووە شیوان نەبووە نەوەڵا کاری خراپ بوو بەدڵ. بەڵێ ئەو کاتەی مامۆسا جددی بوو شتی ئەزانی و بڵێ هەندێک نتیژی هەبوو بەڵام ئێستا ئەوە نەماوە مەسەلەن مامۆسا ترسان بۆ نمونە لە دەرەوەی مەکتەب بیبینن لە بازاڕ لە کۆڵانە مامۆسا بیبینە ترسان بە تەعشی دەترسان نەرەوەڵا ئەو کاتە زۆر جگەرەشی باشمان نەخوارد. ئارەوەڵا نانگرت و قەت بەجگەرەوە بەخوا بەجگەرە نراوەڵا هەتا ئێستا نەژیراوە. ئارەوەڵا لەخوا بەزیێ باقوربان سپاس دەکەم برای گەوری سەلام عەلەیکم چۆنی باشە وەرێرە بزانم لە چ گەڕێکێک بوون کاتی خۆی قەدیم هەر لەم کارێزەوشکە بوون یاخود لە گەڕێکێکەکە بوون؟ وەڵی من لە کارێزەوش بووم لێرە ئیسە لە برای مەحموو ینی قەدیم لێرە بوون جوور لێرە بووین بەڵێ. بەس بۆ ئیسە بۆ چی هاتی بۆیرە هەر بۆ خۆشی و پیاسات و ناوەڵا بۆ ئەم مزگەوتم وتم نوێژەکەم و بازاڕی چەکەم لێرە. ئێستا وتی لە ئیبراهیم محەممەد بەس قەدیم لێرە بووین کە دەی بەو گەڕەکانی کاتی منداڵی خۆت چیت بە بیرەکەوێتەوە؟ وەڵی بیری خۆشی ئەو جاکەیتەوە ئەو جا دڵ خۆش بوو یادگاریەکان خۆش بوو یادگاری خۆش بوو ئێستا هەرچەرێ خەڵک کێر و پڕ بێر خەم و خەپەتی زۆرە. ئەو گەڕەکەی کە منداڵیتی تیا بووە خانوشتەکان وەکو خۆیان ماون یا گۆڕاوە؟ وەڵی زۆری گۆڕاوە زۆری شێر و خۆی ماوە. قەت نەچیتەوە بۆ سەیری ناچیتەوە بۆ سەیری ئەو شوێنانە؟ بەرەوەڵا جاری وایە ئەدەمە کۆڵانەکەمانە لێ ڕۆم سێری شوێن دەستی خانووەکەی خۆمەکەم و ئەوە سەیری خانۆ کۆنەکە خانووەکەکەمەوە ئەلەمەوە خۆم دروستم کردووە 30 ساڵ بەلێسە 20 ساڵ بەلێساوە. ئەی لە چ مەکتەبت خوێندووە؟ وەڵی مەکتەب من نەوەڵا خوێندومە بەس لێرە نە. لە چ مەکتەبێک بووی کات ئیبتیدایی؟ وەڵی ئیبتیدایی وەختی خۆی من لە کەرکووک بوومە. بەڵێ ئەچیتەوە بۆ مەکتەبەی خۆت؟ ئارەوەڵاتم لە بەردەمی ڕاوەتم بەرامبەری سیرەکەم و سێر پۆلەکەمیش مەکەم ئاخر پۆلم
بینای مەکتەبەکە ماوە بخۆی بیناکە چاکیان تازیان کردەوە. ئەی ئەو ڕەفیقانی کاتی خۆی مەکتەب بی منداڵیت کەسیانت بیر ماوە وڵی زۆریم لە بیرماوە زۆری سەر لە خارجن و قەت شەرتان نەکردە بەیەکەوە ناوەڵات تەلەبێ و جاکووا شەڕ نەبوو نەوەڵات باش بووین. ئەی مامۆساکان مامۆسای وجا زۆر باش بوو. ئێستا ماڵێ بە ڕێی من ئێمە جاران تەلەبە بووین. مامۆساکەمانە بینی ڕامانەکردە ژوورۆ شەرمان لێ کرد. چ جۆرە یاریەکتانە کرە و کاتە لە کۆڵان لە مەکتەب بەیەکەوە لەگەڵ ڕەفیقەکان وەڵاهی هەر یاری تۆپیان و یاری وەختە مناڵ زۆری هەڵماتێنێ کردو. ئەی مامۆساقەت لێ نەداوی وەڵی مامۆستان نەوەڵا خەلی نەداوە مەگە تاخیر بوو بێتین لە جەرەسی لێ دابێت چوو بێت تێن ژوورەوە تاخیر بووی قەت تا ئارەوەڵا جاریوا بۆ تاخیر بووینە جەرەس لێ داوە بە حەیزەرا چ لەی زستان ئاوا لە دەستمانی داوە چۆن لێدا وڵی بە حەیزانە دا نوک پەنجەیە لەو دوو لەو پەنجانە نوک پەنجەیە لێدا حەیزەنابی وەک قامی جووا بوو ئەوە مامۆسا زۆر چاک بوو من ڕۆژێکیان خۆم مامۆسایەکم بینی مامۆسای ڕاضیاتمان بوو دنیا سەرما بوو زستان بوو چوومە تەنیشتی وەساوت مامۆستا ئەوە بۆ کێ ڕۆی وتی وەڵایی ئەڕۆم بۆ ماڵ وتی مامۆستا سیارم پێ بوو وتم مامۆستاوە لەگەڵم سەرکەوت بابت بەمە بۆ ماڵەوە من تەلەبەی خۆتمی ناڵی تۆ مامۆستات ناسیەوە ناسیمەوەتی نمونە زۆر بێ وەڵایی باشە تۆ منە ناسیەوە ئەمە بینن دیوارێکێکە لە قوتابخانەکان زۆر کەس لەوانەی کە یادەوریان هەیە لە قوتابخانە دەڵێن بەسەر و دیوارە ڕامان کردووە یاخود هەندێکیانەیە دەڵێن منافەسەمان کردووە پێشبڕکێ بزانین کێ دەتوانێت خێراتر بەسەر دیوارەکە ڕابکە یەکێک لەو کەسانی کە قسەی بۆ کردن دەربارەی خۆیان دەیوت کاتێک کە هەیکەلێکی خانوویان دەکرد لمیان تیا هەڵڕێژا بوو ئێمە دەچوین لەسەرەوە خۆمان فرێدا بۆ سەر لمەکە هەندێک یاری هەن کە لە منداڵێ بەڕاستی مەترسیدارن بەڵام لە منداڵەیە زۆر ئەو شانە لێک نادەیتەوە و جۆرە یاریانەکەی ئێستا کەوەکو یادەوەری گەڕیتەوە چێژی لێبینی وەکو وتمەم دیوارێکێک لەوانی کە ڕەنگە زۆر کەس کە بینەریەم بەرنامێن بەسەر دیواری مەکتەبا ڕیان کردبێ یاخود مامۆستا ئەگەر ئاژولێکی کردبێ لە قوتابخانە لی دابن بەڵام ئێستا دەڵێن ئەو لێدانانە زۆربەی بۆ سوود و قازانجی خۆمان بووە چونکە هەمیشە ئەوانەی کە باسییانە کرد بە تامەزرەوە باسی مامۆستاکانیان دەیان و لەبەر خراپی و ئاژولی خۆمان بوو بۆی یادەوەری ئەگەر ناخۆشیش بێ ئینسان کە بەسەریا تێپەڕی بیرێکەوێتەوە چێژی لێبینێ خۆشی لێبینێ بە تایبەتی یادەوەری مناڵی یاخود گەنجی کە هەندێشتی تیاکەی گوێ بە دنیا نادەی بەڵام کە گەورە دەبی ئەرک و بەرپرسیادیەکەوێتە سەرشان و ئیتر کەمتر چێژ لە ژیانە بی بەڵام لە منداڵیە ئەو ئەرکانە لەسەر شانت نییە هەمیشە هەوڵ بۆ یاریکردن و چێژوەرگرتنە هیوادان هەموو لە یەکتانرە لە خۆشییا بن و هەمیشە یادەورەکانتان یادەوەری خۆش بێ بە دوور بن لە هەموو بەڵاو ناخۆشیێک بەنامەیم جارم پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورتان ئەسپێرم خواتان لەگەڵ.